لە سایەی حکوومەتی ماوە بەسەرچوو دۆخی هاوڵاتیان تا دێت خراپتر دەبێت. بۆ ماوەی 50 ڕۆژە موچەخۆرانی هەرێم چاوەڕێی هەواڵی نردنی موچە و دەستا و دەستکردنی موچەند لەلایەن حکوومەتی ناوەندی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم. موچەخۆران باز لە خراپی گوزەرانی تاکی کوردی دەکەن بەدەست بێباکی دەسەڵاتی کوردی و پێیان وایە هیچ متمانەیەکیان نەماوە پێویستە لە هەڵبژاردننی داهاتوو سزا بدرێن. بەگشتی بەڵێ دۆخی خەڵک دۆخی موچەخۆر لە ئاستێکی زۆر باشدانە خەڵک لە ڕووی دارەیە وەزعی باش نییە. تەمەناکەین حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند بگەنە ڕێگە چارەیەک بۆ ئەوەی کامل فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کات و ئان و ساتی خۆی داموچەوەرگرت. دۆخی هاوڵاتیان زۆر خراپە بەڕاستی وا تقریبا 40 ڕۆژ زیاترە تێپەڕێ بەسەر ئەم مانگەیە کەس موچەی وەرنەگرت، یعنی کەس ناتوانێت شتێ بکڕێ بێتە بازار، یعنی مناڵ داوای شت پێداویستی لیەکە ناتوانانی بیکڕی، یعنی هەموو شتێ لەسەر موچەیە، یعنی بازار وەساوە بازاریش بە پێ موچە، یعنی چای لە موچەکەی کە خەڵک وەری بگرێت و کەسابەتەکەی خۆی پێ بکە، هەموو شتێ وەساوە و حکوومەتی خۆشمەمەداخەوە زۆر کەم تەرخەمە لەو ڕۆوە. دەسەڵاتدارانی هەرێم ئاگیان لە ژیانی خەڵک نییە، چونکە ئاگیان لە ژیانی خەڵک بووایە ژیانی خەڵک بەم ڕۆژە ناگەیشت و تەنانەت لە کاتی دەنگدانە دێن دقێ 2 دقە 5 دقە دێن ئەڵێن دەیەکمان بۆ بدە و ئەگەڕێنەوە بە قوربان و بەساقەتە بن و هیچی تر، یعنی خەڵک بۆ هەڵە خەڵەتیانن بەداخەوە خەڵکە بێ زۆر وشیار و شارەزا بێت ئەم جاریان کە ئەو دەنگەی بە فیڕۆنەدا بە کێ ئیداکەوە کێ خزمەتێکە یاخود لایەنە تاقیکاتەوە بزانم کەی خزمەتێکە چۆن خزمەتێکە. کاسبکارانیش دابەش نەکردنی موچە بازاڕیانی کەس کردو و پێیان وایە بەهۆی نەبوونی دڵنیایی لە پێدانی موچە هاوڵاتیان کەوتونەتە ترس و قەلەقی و وەکو پێویست پێداویستەکانیان ناکڕن. خۆی ژیانی خەڵکی بیکە 4 بەش و 3 بەشی خەڵکی ژیانی لەسەر موچەیە، بەو شێوەیە ئەسە بازاری هاوڵاتی و خەڵکی ناو بازاری خراپ بووە بۆنی بازاری دۆلار و بەرزبوونەوە و یعنی ژیانی خەڵک بەڕاستی زۆر هین بووە لێرەیە لەم کاتەیە قەلەقە خەڵک موچەکەی 2 مانگ باشە 2 مانگ خراپە، ئەو 2 مانگێکش کە باشە تاسیرەکاتە سەری و توش واسواسە و دڵڕاوکیەکە بێت ئەو مانگەی معاش بێت طبعا بازار جوڵەی تێکەوێت و گۆڕانکاری ئەبێت طبعا هەر بە ئاشکرایش هەمومان ئاگادارین لە دوکان هەر مانگێک معاشەکە 2 مانگ تاخیر بێ مانگێ تاخیر بێ تاسیری هەیە و بازار گۆڕانکاری و تێبەسەریان ماتە بێ بەو شێوەیە یعنی تەواو بازار کەم بێت. چالاکێکی مەدەنیش دەڵێت ئەم حکوومەتە ڕەشید نییە و ئاگای لە وەزعی هاوڵاتیان نییە و چاکسازیان پێ ناکرد. دیارە ماوەی 10 ساڵی ڕێکە کێشەی بوجە و موچە لە وڵاتی ئێمەیە بەردەوامە هۆکارە سەرەکی کەشی ئەگەڕێتەوە بۆ نەبوونی پلان لەلایەن ئەم برادەرانەوە کە بەڕاستی هیچ پلانێکیان نییە بۆ بوجە و موچە و ژیانی خەڵک ماوەی 10 ساڵ بەسە بۆ هەڵسەنگانی کابینەیەکی شکست خوارد و تۆ مامۆساکانت کێشەی هەبێ فەرمانبەرەکەت کێشەی هەبێ ئەندازیارەکەت کێشەی هەبێ بە هەزارەها پرۆژە وەسابێت. ئێمە ئەبین بەڕاستی لە ماوەی ئەم 10 ساڵی ڕابردوو ئەمانە هیچ پلانێکیان نەبووە و لە ئایندەشا ئەوەی کە ئێمە پێشبینی ئەەکەین هیچ پلانێکیان نییە ئەو بڕینی ئەو ڕێگە دووری لە نێوان بەغدا و هەولێرە هەیە بەڕاستی پێچێ نەگەنە هیچ ڕێکەوتنیەکمانە بۆ خۆیان ئەگەن لە ژیانی خەڵک نییە کێشەی بوجە و موچیان نییە بۆیە کاتێکە مامۆسایەکە فەرمانبەرێکی ڕاستەقینە باسی کێشەی بوجە و موچەکە ئەمان ئەو ئازارە ناچێژن بووە لەبەری بەڕاستی کێشەی بوجە و موچیان نییە خەڵکیش بەڕاستی لیان تێگەشتووە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە چکە 10 ساڵ بەڕاستی زۆرە بۆ کەسێکە خۆی بە حکومڕان بزانێ هەچەنە ئێمە بەڕاستی خەڵکی کەشپی وایە کە ئەمە حکومڕانێکی ڕەشید نییە حکومڕانەوەیەکەوە متمانی ڕاستەقینە لە گەلەوە وەرەگری ئەمانە وەکو دەسەڵاتێکی خۆسەپێن وان نزیک دەبینەوە لە هەڵبژاردن و وەک پیشەی هەمیشەی خۆی دەسەڵات لە ڕاگەیاندن و میدیاکانی خۆی خەریکی پێدانی بەڵێنی گەورەیە و لەو لاشەوە نەیتوانی موچەی هاوڵاتیانی دابین بکات. ڕەبین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.